عزیزان و خۆشەویستان لە هەرجێکن سڵاوتان لێبێ لە بەرنامێکی تری SP هەڵ هاتینەوە لاتان ئەم بەرنامەیە باس لە ددان دەکەین هەمیشە دەڵێن پێ بکەنە تا ددانەکان لە دەم تاماون ددانەکانمان ئەندامی گرنگی لەشمان و حەز دەکەین تا تەمەنێکی درێژ لەگەڵماندا بمێنێتەوە جگەلەوەی بۆ ئاخاوتن و بۆ جوێنی خۆراک بەکاردێنرێ دیمەنێکی جوان بە ڕوخسارمان دەبەخشێ چۆن پارێزگاری لە ددانەکانمان بکەین و گرنگیان پێ بدەین و هەروها ئەو کێشانە چین کە ڕوبەڕووی ددانەکانمان دەبنەوە کۆمەڵێک پرسیاری ترمان لە پزیشکێکی پسپۆر کرد کە لەم دیمانەیەدا بینەری وەڵامەکان دەن. بۆ قسەکردنی زیاتر لەسەر کێشەکانی دەم و ددان هاتینە ئۆفیسی دکتۆر ماردن عوسمان پسپۆڕی نەشتەرگەری دەم و شێوەرگەکان و هەروەها یاریدەدەری ڕاگری کۆلێژی تەکنیکی تەندروستی لە کەمپی کۆلێژە تەکنیکەکانی چوارچرا سەرەتا دەچینە لای بایۆگرافیەکی دکتۆر و دواتر دەست دەکەین بە گفتوگۆکانمان. سلااو لێ بە کاکتۆر پێم خۆشە تەواوی دیمانەکەمان گفتوگۆکردن بێت لەسەر ئەو پرسیارانی کە لە ئێستادا هاوڵاتیان زۆرترین هەیەە لەسەر کێشەکانی دەمودان لەوە دەست پێ دەکەم لە ئێستادا زۆرترینی ئەو نەخۆشیانە چین کە پەیوەندیان هەیە بەددانەوە و هاوڵاتیان سەردانی پزیشکەکانی دان دەکەن لە کلینیکە تایبەتیەکان و نەخۆشخانەکاندا. سڵاوتان لێبێ سەرەتا پێم خۆشە پیرۆزبایی کەناڵەکەتان لێ بکەم و دەستخۆشی بۆ سەرۆکایەتی زانکۆ ئەنجومەنی زانکۆمان پیرۆزبایی لە گشت پزیشکان و فەرمانبەران و مامۆستایانی زانکۆمانەکەم و دەستخۆشی و دەستی ماندووبوونی هەموو ستافە جوانی کەناڵەکەشتان نەگوشم و ئەو نەخۆشیانەی کە زیاتر هاوڵاتیان هاتوچوویەکەن بۆ کلینیک و شوێنە تایبەتیەکان نەخۆشخانەکان ئەو شوێنانە زیاتر نەخۆشیەکانی کلۆربوونی دانە نەخۆشیەکانی هەوکردنی پووکە کێشانی ددانە نەشتەرگەری ددانە جوانکاری ددانە ڕاستکردنەوەی ددانە و هەروەها کۆمەڵێ شتی کە هەیە کە گرفت دروست دەکات لە قسەکردنی هاوڵاتیانە لە وەکو گرتنی زمانە هەموو ئەمانە ڕۆژانە هاوڵاتیان هاتوچۆی کلینیک و نەخۆشخانە تایبەتیەکان ئەکەن بۆ ئەوی چارەسەر لەلایەن پزیشکی پسپۆرە وەربگرن. زۆر باشە کاک دکتۆر کاتێک کەسێک دێتە لای بەڕێستان و پێویستی بەوێت کە چارەسەری بۆ ددانەکانی بۆ بکرێت ڕاستەخۆ دەتوانێت کاری بۆ بکرێت بۆ ددانەکانی؟ ئێستا خۆشببختانە بۆ زیاتر کۆنتترۆلکردنی ڤایرۆسی جگەر و ڤایرۆسی ئایدز و ئەمانە هەر نەخۆشیەکەیەتە ئەوێ دوای ئەوەی کە پزیشک تەشخیصی نەخۆشیەکەیەکەوە بۆی دەرەکەوێت کە ئەم هاوڵاتی پێویستی بە ئیشکردن هەیە دەنێرێت بۆ فەحسی ڤایرۆسی کەبەدی و ڤایرۆسی ئایدز دوای هێنانەوەی نەتیجەکەی کە هەڵگری هیچ جۆرێک لەو ڤایرۆسانە نییە پاشان لە کلینیک و نەخۆشخانە تایبەتیەکانە کاری بۆ دەکرێت بۆ ڕێگەگرتنی زیاتر لە بڵاوبوونەوەی ئەو جۆرە ڤایرۆسانە. زۆر باشە کاک دکتۆر باسی دانکێشان بکەین دەمێ بزانم دانکێشان چێ و چ کاتێک پزیشک بڕیار دەدات کام کەسە پێویستی بەوێت کە دانەکانی بۆ بکێشرێت یا خۆدانی بۆ بکێشرێت. بەڵێ خۆی دانکێشان بەڕاستی کارەساتە لەگەڵ نەخۆشە دان بکێشی بەڵام زۆر کاتیش هەندێک دان ئەبێت ئەوەی کەیترە و دانە هیچ دەستێکی تیان نامێنێ ئەنی هۆپلست توز ئەبێ لە کاتێکە بۆ نمونە و دانە مەجای پڕکردنەوەی نامێنێ مەجای دەماربڕینی نامێنێ مەجای هیچ جۆرە ئیشێک و چاکردنێکی نامێنێ لەبەرەوە ئەبێ پەنای بۆ بەرین ئەمە لە حاڵەتێکی کە ئەوەیە لەوانێت دانەکە هیچ کلۆریەکی نەبێ هیچ کێشەیەکی نەبێ بەڵام نەخۆشەکە کێشەی پووکی هەبێ و پووکی خۆرابێت چونکە کە پووک دەخورێت دەچێتە سەر ئێسخان و پاشان دانەکە دەکەوێتە جوڵە یان هەندێک نەخۆشی درێژخان هەیە وەکو نەخۆشی شەکرە دەبینی دانی نەخۆشەکە زۆر ساغا زۆر بێکێشەیە بەڵام دانەکانی کەوتونەتە لەقین بەهۆی ئەو بڵین نەخۆشی درێژخانەی کە هەیەی لەبەرەوە من پەنابینە بەرکێشان بەس خۆشبەختانە ئێستاش چارەسەری کێشانی دان ئەکرێت بە هەموو جۆرەکانیەوە هەر لە چاندنی دانەوە هەر لە دروستکردنەوەی دان بە شێوەی جوڵاو بە شێوەی جێگیر لەبەرەوە وەک جاران یەکەیتر دانێکمان لە دەستچوو نەتوانین جێگرەوەیەکی هەبێ خۆشبەختانە ئەو حاڵەتەش چارەسەری بۆ کراوە. بەڵێ کاک دکتۆر لەگەڵ چەمکی نەشتەرگەریدا زۆربەی هاوڵاتیان کێشیانەیە خۆ دەترسن دەمێ بزانم نەشتەرگەری ددان چێ و بۆ کێ دەکرام نەشتەرگەریان؟ بڵێ خۆی پێویست بە ترس ناکە ینی تۆ هەموو کەسێکە گەر چارەسەری کێشەکەی بە دەرمان نەکرێ یان چارەسەری کێشەکەی بە ڕێگا سەرەتاییەکان نەکرێت لەبەر ئەوە دەبێت نەشتەرگەری بۆ کە نەک هەر لە ناوچەی دەمودان و لە هەموو شوێنێک بەشێکی جەستەیە بۆیە نەشتەرگەری
دانیش زیاتر بۆ ئەو دانانە دەکرێت کە لە شوێنی ناڕێک لە شوێنی خۆی نایەتە دەرەوە نایەتە ناو دەمەوە بۆ نمونە ژیریەکان لە ناو خەڵکا بە سنی عەقڵ یعنی ناسراوە دانی ژیریە کە ئەو دانە ناو ئێسقانە دەمێنێتەوە و توانای نییە بێتە دەرەوە جا بەهۆی ئەوە بێ کە ڕێڕەوی ڕاستی خۆی وەرنەگرتووە یان بەهۆی ئەوە بێ کە بۆشایی دەمی ئەو نەخۆشە بچووکە بۆیە پێویستە پزیشکی پسپۆر نەشتەرگەری بۆ بکات ئەو ئێسقان و پووکەی کە لەسەر ئەو دانەیە لا ببرێت و پاشاندانەکە لا دەکێشرێت و ئەو خۆی شوێنەکەی لە 3 مانگ بۆ 6 مانگ خۆش دەبێتەوە هیچ کێشەیەکی نییە و هاوڵاتن پێویست ناکەن لێ بترسن هەر وەکو دانکێشانێکی ئاسایی کەمێک پرۆسیجەرەکەی یان ڕێگەی کێشانەکەی ئاڵۆسترە بەڵام هەر دانکێشانە ئەویش لە کۆدایدا هەر حسابی دانکێشانی بۆ دەکرێت. کاک دکتۆر چەمکی نەشتەرگەری ئەو شەیە کە هاوڵاتیان ترسیان لە هەیە خۆت کێشیان لەگەڵیدا هەیە دەمێ بزانم ددانکێشان بە نەشتەرگەری یا خود نەشتەرگەری ددان چییە؟ بەڵێ پێویست بە هیچ ترسیان ناکە نەشتەرگەری بۆ ئەو دانانە دەکرێت کە وەک دانەکانی کە لە ناو بۆشایی دەمانە هاتوون بۆ نمونە بەهۆی بچووکی شەویلگەوە بەهۆی بچووکی ئێسقانی شەویلگەکانەوە ناتوانێت لە شوێنی خۆیان بێتە دەرەوە زیاترم نەشتەرگەریە بۆ ئەو دانانە دەکرێت کە پێوترێت سنیل عەقڵ لە ناو خەڵکا دانی ژیری برەوە پێویست بە ترس ناکات نەشتەرگەریە کە کرێ ئێسقانەکەی بۆ لا ئەبرێت لەسەری و دانەکە دەرێنرێت و پاش ماوەیەک شوێنی خۆیگرێت و چاگەبێتەوە و هەندێ حاڵەتی کەشمان هەیە هەر پێویست بە نەشتەرگەریە کاجاری وایە ئەم دانا لە بەشی پێشەوە لە مەڵاشووە ئەمێنێتەوە پێویستە بهێنرێ لە بەرەوەی لەوانەیە تەسیر بکات لەسەر دانەکانی تری کە هاتوونەتە ناو دەمیەوە هەر ئەوەیە و هیچ پێویست بە ترسێک ناکات. زۆر باشە کاک دکتۆر هەوکردنی پووک و کلز یاخود ڕەشبوونی ددانەکان ئەمانە کۆمەڵی چەمکن لە ئێستادا لەناو هاوڵاتیاندا باون و وەکو نەخۆشیش پێم وابێ وەکو جەنابە باسەکە لە ئێستادا باون دەمەوێت بزانم کاتێک کەسێک تووشەم حاڵەتانە دەبێت دەتوانێت لە ماڵەوە خۆی چارەسەری خۆی بکات بە کۆمەڵی ڕێگای سروشتی یاخود تەنها پێویستی بەوەیە کە سەردانی پزیشکی پسپۆر بکات. بەڵێ خۆی دروستبوونی کلس و پیسبوونی ددانەکان هەموو ئەمانە هۆکارن بۆ هاوکردنی پووک ئەگەر تۆ بتانی نێڵی دانەکانت کلس دروست بکەن پاک ڕایان بگری بە شێوەی زانستیانی بیان شوی کە کلس دروست نەبێت پووکیش هاوکردنی نابێت چەند حاڵەتێک هەیە جاری وایە بەهۆی دەرمانێکە بۆ مای کاتی وەرەگری هەوکردنی پووکەی بەڵام ئەوە کاتیە و دوایی کۆنتترۆل ئەکرێ و بەکارهێنانی دەمشۆری پزیشکی زۆر مهمە و دروستبوونی کرسیش بە چەند مەرحەلەیەکە ڕوا لەوانە خواردن بە دانەکانەوە ئەمێنێتەوە پاشانم خواردنە بە یارمەتی مایکرۆرگانیزم و میکرۆبەکان لەگەڵ لیکە ڕق ئەبێ کە ڕق بوو بە حاڵەتی کلس ئەو کلسە دەبێت لەلایەن پزیشکی پسپۆڕی پووکەوە کلسەکە لا ببرێت بەڵام دوای ئەوە دەبێت نەخۆشەکە فێر بکرێت چۆن بە شێوەیەکی زانستیانە تەعامل لەگەڵ پووکەکەی بکات چۆن بیشوا و چۆن دەمشۆری پزیشکی بەکاربێنێ لەبەرەوە ڕێگری بکات لە دروستبوونی کلسەکە بەمەش دەتوانێت ڕێگری بکات لە هاوکردنی پووک. زۆر باشە کاک دکتۆر پێم خۆشە کەمێک باس لە نەشتەرگەری دەم و شێویلگەکان بکەین کۆمەڵێک زانیاریمان بێتە پێم وابێەوە چەمکێکی تا ڕادێک تازە لەوانەیە خەڵک زۆر زانیاری لەسەر نەبێت. بەڵێ خۆی نەشتەرگەری شێویلگەکان بۆ کۆمەڵێک ئەکرێت لێوانە بۆ نمونە وەک باسمان کردانێک ئەگەر لە شوێنی ناتەبیعی بێتە دەرەوە نەشتەرگەری شێویلگەکان بابەتی جوانکاری هەیە شێویلگی خوارەوەی درێژترە لە چاو کەسێکی ئاساییدا لەبەرەوە تۆ نەشتەرگەری بۆ ئەوکەی شێویلگەی بیتە دواوە ویان هەیە بە پێچوانەوە شێویلگەی سەرەوەی کێشەی هەیە ئەمە حاڵەتێکە حاڵەتی تریشمان هەیە بۆ نمونە لە حاڵەتی ڕووداوی هاتوچۆ یان هەر ڕووداوێکی نەخوازراودا شوێنێکی بشکێ پێویستی بە نەشتەرگەری و چاکردنەوە هەیە لەبەرەوە نەشتەرگەریەکان زیاتر بۆ حاڵەتی یان جوانکاریە یان بۆ حاڵەتی فانکشنە یعنی ئیشپێکردنە بۆ نمونە نەخۆش هەیە کێشەی نانخواردنی بۆ دروزەبێت لە دوایەوەی کە حادیسەیەکەکە لەبەرەوە تۆ بێ ئەم نەشتەرگەری ئەم شەویلگانەی بۆ چاکەیتەوە بۆ ئەوەی وەکو کەسێکی نۆرمەڵ بتوانێت دانەکانی بەکاربێنێتەوە جارێکیکە یان نەشتەرگەری جومگەکان هەیە کە شێویلگەی خوارەوە بە کاسەی سەرەوە ئەبەسێتەوە ئەمە ئەوانن کە زیاتر مشکیلەی شێویلگە و جومگەکانیان بۆ دروست ئەبێ لە کاتی نانخواردنایە لە کاتی تەقەتەقکردنایە ئەمە کۆمەڵی ڕێگا ئەگیرێتە بەر بۆ ئەوی نەشتەرگەری بۆ نەکرێ بەڵام ئەگەر چارەسەر نەکرا پەنا ئەبرێتە بەر نەشتەرگەری. کاک دکتۆر زۆر باشە کێشەکانی ددان هەر لە منداڵەوە تاک و گەورە تووشی هاوڵاتیان دەبێت با منداڵانیش بێ بەش نەکەین هەم دایک و باوکان هەم منداڵان پێویستیان بەوەیە کە ڕێنمایی دروست وەربگرن لەسەر پاراستنی دانەکان کەواتە چۆن بتوانین وا بکەین کە ددانی منداڵەکانماتەن دروست بێت. خۆی مناڵ زۆر گرنگە و بە تایبەتی لە گۆمەڵگەی ئێمەیە ئەگەر
وعیەکی وا و شاریکی وا بڵاو بێتەوە مناڵەکانمان لە تەمەنێکە فێری دکتۆری دان بکەین بێگومان کێشەی دەمودان زۆر کەمە بێتەوە کێشەی خواری دەمودان زۆر کەمە بێتەوە دانی مناڵ دانە شیریەکان عادەتەن لە دوای 5 ساڵیەوە دەزەکەن بە کەوتن و ئەبێ دانی هەمیشەیی بێتە دەرەوە بۆ نمونە بەدانەکانی سەرەوە بەشی پێشەوە چواری سەرەوە چواری خوارەوە لەگەڵ کەڵبەکانی سەر و خوار لە دوای 5 و 6 ساڵیەوە یەت لەبەرەوە ئەگەر دایەکان و باوکان لە دوای 5 ساڵ 5 ساڵ و نیەوە تیشکێک هەیە تیشکی ئۆپیجی پێوترێ شەویلگە هەمووی دەرئەخا شەویلگەی سەر و خوار ئەو کاتە دانەشیریەکان دەرئەکەوێتایە بۆ دانە هەمیشەیەکانیش تا چه ئاستێت دروست بوون ئەو کاتە ئەگەر ئێمە فریایی بڵێ مناڵەکە بکەوین دانەشیریەکانی نەکەوت بێت لە کاتی ئاساییدا بۆی لابەرین دانە هەمیشەیەکەش بە شێوەی زانستی دروست ببوو لای ئەوەی دانە هەمیشەیەکانی یەتە شوێنی لەبەرەوە بەمە ڕێگریەکەین لە چی ڕێگری لەوەکەین کە دانە هەمیشەیەکانی خراپ ببێ ڕێگری لەوە ئەکەین کە دەمودانی خوار ببێت و لە داهاتوشدا پێویستی بەڕاستکردنەوەی ددان نەبێت بۆیە ئەوکو ئامۆژگاری دایکان و باوکان ئەوەیە ئەگەر بتوانن لە دوای 5 ساڵیەوە سەردانی دکتۆری دان بە مناڵەکانیان بکەن بۆ ئەوەی پشکنینێک بک بۆ دانەشیریەکانی مناڵەکە و بزانێ ئایا جوڵەی هیچ دانێکی شیری هەیە وا بکات کە کاتی ئەوە هاتوێ بکێشرێ بۆیە دانە هەمیشەیەەکە بێتەوە و لەگەڵ گرتنی ئەو تیشکە و فێرکردنی مناڵ زۆر گرنگە بە شتنی ددانەکانی چونکە گەل لەو مناڵیەوە فێری ددانشتن ببێ بێگومان هەرگیز ناتوانێت بەبێ فڵچەکەی سەفەرێکیش بکوانم زۆر ڕاستە کاک دکتۆر پێم خۆشە کۆتاڕێنمای خۆتمان پێ بڵێ بۆ هاوڵاتیان لەسەر چۆنەتی چۆنەتی پاراستن و هەروەها دروستی ددانەکانیان من پێم خۆشە هاوڵاتیان ئاگادار بن لە دەستدانی ددانێک زۆر ئاسان نییە و دروستکردنەوەی ئەو ددانەش هەرگیز بەتامی دانەکەی خۆت نابێ لەبەر ئەوە کۆمەڵێشت هەیە ئەگەر هاوڵاتیانمان فێر ببن وەزانم هیچی ناوێنی 6 مانگجارێک سەردانی پزیشکی دانکە بۆ ئەوی چێکێکی دانەکانی بکە چێکێکی پوکی بکە چێکی ڕەنگی زمانی بکە چێکی بۆنی ناودەمی بکە ئەمە خاڵەکە و گرنگترینیشتیش بەلای منەوە بتوانێت شوشتنێکی زانستیانە دەمودەدانی پشووە کە بەڕاستی کێشەی زۆرینەی هاوڵاتیانی ئێمە ئەوەیە بێگومان بن لەوە کە تووشی هەوکردنی پوک نابن کە نسبەی کلۆربوونی ددانیان زۆر کەمە بێتەوە کۆمەڵێک کێشیان بۆ کەمە بێتەوە کە خۆشیان تەسەوری ناکەن ینی من نەخۆش سەردانمانەکڵێ دکتۆرجان بڵێن ماجوونێکم بەرێ دانەکانم کلۆر نەبێ ئەمە نییە ئەم شتە نییە چونکە هەموو دەمی کەسێک کۆمەڵێک میکرۆب و مایکرۆرگانیزمی تایە کە لە کاتی لە زروفی خۆیان ئیش ئەکەن لەسەر ئەوەی کە دانەکان کلۆرکەن بەڵام تۆ تەنیا ڕێگر لە میکرۆبانە ئەوەیە کە بتانی بە شێوەیەکی زانستی ڕێک و پێک بیشوێ ئەو کاتە بێگومان بن کە زۆر بە کەمی پێویستیشان بە پزیشک ئەمێنێ لەبەرەوە هەتا بتوانن بە زانستیانە دەمودانیان بشۆن و ڕێگری بگەن لەو کلسەی کە باسمان بن چکە کە ڕێگرمان لەوە کە ڕێگری لە هەوکردنی پوکەکەین بە هەمان شێوە ڕێگری لە کلۆربوونەکەین لەوانەیە و کاتە بمێنێتەوە کەسی حەسبکە جوانکاریە لە دانەکانی بکە کەسی حەسبکە تەلێک دابنێ و ڕاستکردنەوەی دانەکان بکە ئەوەش دەکەوێتە سەر حەز ئەتوانێت بیکات بۆ شێوە. زۆر سپاس دکتۆر ماردێن ئەسمان پسپۆرە نەشتەرگەری دەم و شێرگەکان زۆر سپاس بە میوانداری سپاس لە کاتمان گرتێت. ئازیزانە بۆ هیوای توانی بێتمان زۆرترین زانیاری و زۆرترین ڕێنمایی لەسەر کێشەکانی دەمودان و پاراستنیمان بە ئێوە گیان دەبێت. هاوکارم سمەیە چۆن خوێندکاران و پرسیاری لێکردن دەربارەی گرنگیدان بە کوالەتی فڵچە و دەرمانی ددان و ئایا لە ڕۆژێکدا چەند جار ددانەکانیان دەشۆن بۆ بینینی وەڵامی خوێندکاران بینەری ئەم ڕاپۆرتە بن. سڵاوتان لێبێت ئەمڕۆ لە پەیمانگای زانستی کۆمپیوتەرین دەپرسین ئایا تا چەند گرنگی ئەدرێت بە کوالەتی ئەو فڵچە و معجونەی بەکاردەهێنرێت و ڕۆژانە چەند جار دان دەشۆرێت لەگەڵمان بمزانین ڕای خوێندکاران چۆنە تا چەند گرنگی بە کوالەتی ئەو فڵچە و معجونەی بەکارهێنی خۆی دان هەستیارە وەک شتیکە نییە تۆ بێ زیاتر ئاگاداربی لە بەکارهێنانی بۆی بزانی چی شتێک بەکارێنی هەتا کوالەتی باشتر بێتەوە ئیسفادەی زیاتر لێکی بۆ تەندروستی خۆ جێگیرترە و زیاترە بێت هەوڵ بێ بزانی چی مارکەیەک باشە چی مارکێکە ڕێگەی پێدراوە زیاتر لە ڕووی کوالەتیەکەیوانێ ئەبێ هەوڵ بێ باشترین جۆر هەڵبژێری بۆ بەکارهێنان. ڕۆژانە چەند جاردان دەشێت خۆی عادەتەن شەوان لەگەڵ بەیانیانە ڕۆژی دووجار بۆ لە 24 ساعتە دووجار بۆ پاکردنەوەی دان و پێویستەکە دووجار بێت. ڕۆژانە چەند جاردان دەشێت من یەک جار دان دەشم ئەویش
بەس شەوانە. تا چەند گرنگی بە کوالەتی ئەو فڵچە ماعجونی بەکاری؟ گرنگی زۆر پێم لە فڵچە و معجۆن ڕۆژانە چەند جار دان دەشوی؟ دوو جار بەیانیان شەوان. گرنگی زۆر بە ئەو فڵچە ماعجونانە بدەین کە پێویستە بۆ دانی خۆمان بەکاری دێنین لەبەر ئەوەی کار دەکات لەسەر تەندروستیمان و زۆر گرنگە ئێمە هەمیشە باشترین کۆلیتی هەڵبژێرین. لە 24 کاتژمێرە بەدانی کەمەوە پێویستە دوو جار ئێمە دانماشین ڕۆژانە. تا چەند گرنگی بە کوالەتی ئەو فڵچە ماعجونی بەکارێنین؟ بەڕاستی کوالەتی بۆ فڵچە و ماجون زۆر گرنگە هەم لە ماجونەکە هەم لە فڵچەکە چونکە هەندێک کۆمپانیا هەیە بەس هەر لە خۆیانە چون هەنێشتیان کۆپی کردویانی ماجون بێ یا فڵچەکە بێ هەم پشتی کوالەتیی زۆر خراون بەڕاستی هیچ سوودێ بەو کەسە بەدانی و کەسە ناگەێنن هەروە فڵچەکەش هەنێ فڵچەیە ڕاقەیە هەنێ نەرم ئەو زۆر گرنگە بۆ فڵچە. تا چەند گرنگی بە کوالەتی ئەو فڵچە ماعجونی بەکاری؟ زۆر گرنگی پێەیە بەتابەتی ئەو معجونانی کە باشە و ئەو فڵچانەی کە نێرمن بۆ دان ئازاری پووکم نایەت. باشە ڕۆژانە چەند جار دان دەشوی؟ ڕۆژانە دوجار شانە پێش خەوتن و بانیان کە دوای نانی بانی ئەش. تا چەند گرنگی بە کوالەتی ئەو فڵچە ماعجونی بەکارێت؟ بەداخەوە لە کۆمەڵگای کوردستانە وەکو هەموو شتەکانی تر لاین تەندروستیش گرنگی گەوتوی پێ نادرێم وەیە بەداخەوە من وەکو هەر هەموو تایهی دیکە ڕەنگە زۆرینی تاکەکانی کۆمەڵگا گرنگی زۆری پێ نادرێم. هاوکارم ڕاستی ڤیدیۆیەکی ئەنیمێشنی بۆ ئامادەکردووی لەسەر پێکاتەکانیدان فەرموو بینەری. لەوانەیە تۆ زۆر لا گرنگ نەبێت بەڵام دانەکانت جادوین دانەکانت هەموو خواردنەکانت بۆ تێک دەشکێنن بە درێژایی تەمەنت بەبێ ئەوەی خۆیان تووشی شکان ببن. پێکاتی ددان بریتیە لە چەند مادەیەک کە ڕەقی و پتەوی پێدەبەخشێت. ڕەقی مادەیەک واتە توانێت ڕێگریکردن لە دروستبوونی درز لە کاتێکدا پتەوی ئەوەیە کە نایەق لە درزەکە بڵاوبێتەوە کە منەوە مادانی کە هەردوو سیفەتەکان هەیە. بۆ نمونە شوشە ڕەقە بەڵام پتەو نییە هەرچی چەرمیشە پتەوە بەڵام ڕق نییە. ددانەکان ئەم سیفەتانەی لە خۆ گرتووە بە بوونی دووچین چینێکی ڕقی دەرەوە کە ناسراوە بە مینای ددان کە زۆرترینی پێکاتەکەی بریتێ لە فۆسفاتی کالیسیۆم. لە ژێرەوەی چینە پتەوەکە دنتنە کە بەشێکی پێکاتووە لە ڕشاری خۆراکی کە ئەو نوشتۆکی پێبەخشیوە. ئەم پێکاتە سەرسۆر هەرنەرا لەلایەن دوو جۆری خانە دروست بووە. ئەمیلۆبلاستەکان کە مینای ددان دروست دەکەن لەگەڵ ئۆدۆنتۆبلاستەکان کە دەنتن دروست دەکەن. لە کاتی دروستبوونی ددانەکان ئۆدۆنتۆبلاستەکان بەرەو ناوەدەن لە کاتێکدا ئەمیلۆبلاستەکان بەرەو دەرەوە. مینای ددان پێگاتووە لە چەند گورزێکی درێژی باریک بە نزیکەی 6 نانۆمەتر دەبن کە دەگاتە 1 لە 1000 تیرەی تاڵەقژێکی مرۆڤ کە ئەمانە کراونەتە گورز و دایان 1000 پێکەوە گرێدراون لە میلیمەترە دووجایەکدا بۆ ئەوەی ئەم مینا قەڵغان ئاسایە دروست بکات. کاتێکم پرۆسەیە تەواو بوو مینای ددانەکان توانای دووبارە دروستبوونەوەیان نییە لەبەرەوەی هەموو ئەو خانانەی بەرپرس بوون لە دروستبوونی مینای ددان لە ناوچوون کەواتە ئەمەی مرۆڤ ببەختین لەبەرەوەی مینای ددانەکانمان بە ئاسانی تێک ناشکن. ئۆدۆنتۆبلاستەکان پرۆسەیەکی ئاڵۆستر بەکاردێنن بە دروستکردنی دەنتن بەڵام بە پێچەوانەی ئەمیلۆبلاستەکان ئۆدۆنتۆبلاستەکان دەمێننەوە بەردەوام دەبن لە دروستکردنی دەنتن بە درێژایی تەمەنت. بە پێویستمان زانی کە وردەکاری زیاتر لەسەر ئەو کارانە بدەین کە پزیشکەکان بۆ نەخۆشی دەکەن لە نەخۆشخانە و کلینیکە تایبەتیەکاندا. بۆ ئەم مەبەستە هاوکارم محەممەد دیمانەیەکی لەگەڵ دکتۆر ماردین عوسمان ئامادە کردووە. فەرموون بابینەری بین. سڵاتان لێبێ. لەم بورگەی ئەمڕۆمدا هاتوومەتە لای بەڕێز دکتۆر مارتین عوسمان بەڕێزیان پسپۆڕن لە نەشتەرگەریەکانی دەموو شەویلگەکاندا. ئەمڕۆ بە شێوەیەکی پراکتیکی کۆمەڵێک پرسیاری نێو خەڵکیان ئاڕاستاگەین و ئەوانیش هاوکاریمانەکەن و ماڕوونەکەنەوانێ کە نەخۆشەکانی دەم و ددان و شەویلگەکان چۆنن و چۆن چارەسەرکردن. ئێستا ژەچمە لای کاک دکتۆر فەرموون لەگەڵ ماوەت. سڵاو لەبێ کاک دکتۆر. ئەم کاتەوە باش ماندوونەوە سەرەتا ئەمەوێ بۆ دەست پێ بکەین. ئایا ئەو کەسانی کە یەنە لاتان وە سەردانتانەکەن چ لە دەستگا حکومەکان نابن یاخود لە نێو دەستگا تایبەتەکان و سنتەرە تایبەتەکانی کلینیکانی ددانە؟ ئایا مەبەست لە هاتنیان بۆ چاودێریکردنی تەندروستی دەم و ددانیانە یاخود ئازارەکانی دەم و ددان و کێشەکانی ددانیان ڕاپێچانەکاتە لای پزیشکی ددان؟ بەڵێ خۆی هەموو نەخۆشێک کە سەردانی پزیشکی ددانەکە بێگومان هۆکارەکەی یان
بوونی ئازارە ویان فۆلۆ ئەپکردن و پشکنینی دانەکانیانە. بەڕاستی ناخۆشم شتا بڵێم بەڵام زۆرینەی ئەو نەخۆشانەی کە لە کۆمەلگەی ئێمە ئەتوچۆی دکتۆرەکانەکەن تا زۆر ئازاریان بۆ نێت یان دانێکیان نەشکێ یان دانێکیان نەبێتە هۆی ئەوەی شێوەیان ناشرین بکە سەردانی پزیشکیدان ناکەن کە خۆی دەبێت پێچەوانەکەی ڕاست بێ دەبێت ساڵانە بەلای کەمەوە 2 جار سەردانی پزیشکی دان بکەن بۆ پشکنینی دانەکانیان بە شێوەیەک بۆ ئەوەی خۆیان لەو کێشانەی کە دواتری کێشەی تریان بۆ دروستەکە بپارێزن بۆیە ناخۆشە بیڵێ مۆجارێکی کە زۆربیان ئازار پاڵیان کە سەردانی پزیشکانی ددان بکە. ئەمەوێت بۆ دەست پێ بکەین ڕەنگە بەشێکی زۆری خەڵکی و هاوڵاتیان کێشیان هەیە لەگەڵ کلۆربوونی دانوانە و ئەم زاراوەیە زۆر ناسراوە لە نێو خەڵکیدا. ئایا کاک زۆر کلۆربوونی ددانەکان چییە؟ چۆن بزانین کە ددانەکانمان کلۆرن؟ بڵێ کلۆربوونی دانەکان پرۆسەی کلۆربوون بریتە لە وەی ئەو دانە ستراکچەر و پێکهاتەی خۆی لەدەستدایە بەهۆی مایکرۆۆرگانیزم و نەخۆشی میکرۆبەکان هەژمار دەکرێت بەهۆی ئەو میکرۆبانەی کە لە ناو دەمی نەخۆشەکان و بۆ ئەوەی ئێمە بزانین کە ددانەکان کلۆرن نەخۆش خۆی ئەتوانن بیکەن بە 3 بەشەوە یەکێکیان لە ڕێگای نەخۆش خۆیەوەیە ئەتوانێت ئاسایی لە ماڵەوە سەیری ددانەکانی خۆی بکات لە ئاوێنەیە ئەگەر هەر ڕەشیەکی ناسروشتی بینی لەسەر ڕووی دانەکانی یان چاڵێکی بینی کە ناسروشتی بوو لەگەڵ دانەکەی تەنیشتە و یان خەتی ڕەشی بینی لەسەر دانەکانی ئەمە نیشانەی کلۆربوونی ددانەکانێتی شەر نییە هەموو ڕەشبوون و خەتێکیش کلۆری بێت ئەمەد بۆ ئەوە یەکلا ببێتەوە پزیشکی ددان دەتوانێت پشکنینی بۆ بکە بزانێ ئەو ڕەشبوونەیە ئەم نقطە ڕەشایان ئەم خەتە ڕەشە کلۆریە یان کلۆرینیە کە ئەمەش لە لای خۆمانە بە ئەمێرێک دەکرێت پێوتێ پرۆپ تهدید ئەکرێت کە ئایا کلۆریەکە بە شێوەیەک ئەگەر کاچی کردگرتی ئەوە کلۆریە ئەگەرنا لەوانەیە تەنیا ڕەنگی بۆیەیەکی چابێ یا قاوە بێ یا ئەوانەی کەچگەرەکێش و نێرگەلەکێشن ئەمانش هۆکارن بۆ پیسبوونی دانەکان شەر نیە هەموو ڕەشیەک کلۆری بێ ئەمەش لە لای پزیشک دەکرێت هەندێک جار نەخۆش دێتە لامان گلەیەوە کاڵێت دانم ئێشێ بەڵام پزیشکیش ناتوانێت دەرکی بێ بکە کەسی دانەکەکەی دانەکەی ساغە هیچ کێشەیەک لە دانەکەیان نیە تەنیا ئەوە نەبێ ئەڵێ ئازاریشمێ ینی باسی ئەوەکە ئێمە ژۆکو پزیشک ئەو کاتە پەنا بینە بەر تیشکی ددان لە ڕێگەی ئەشی ئەو گرتنی تیشکەوە دەتوانین بڕیار بدەین کە ئایا ئەو دانەی کلۆر بۆ یان کلۆر نەبووە. ئێستا مامەیە هاتۆتە لامان ئەگەر سێریکی دانەکانی بکەین پێم وابێ بۆ کلۆری هاتبوو وەنیە بەخێر بی ئێستا ئەمە سێرێکی دانەکانی ئەەکەین واتوانم بە شێوەیەکی پراکتیکی هەر پیشانتان بدەم کە ئەم نەخۆشەمان ئەو دانەی کە گلەیی لێ ئەکابزانین کامدانەیەتی کێشەی بۆ دروستکە زۆر ئەم نەخۆشە یەکەم جارەتی هاتوتە لاتان و سەرتا پشکنینی سەرەتاییە لەگەڵ ئەنجامیێدا پێم وابێ هاوڕێ لەگەڵ قسەکانی منە ئازار هێنایەتی بۆ ئێرەوە نیە بەخێر بێ ئێستا ئەمە پشکنینێکی بۆکەین بۆمان دەرەکەوێت کە ئەو دانەی بەڕێزیان باسیەکەن کلۆرە یان کلۆر نیە ئێمە فەحسی بۆ ئۆکەین بەم شێوەیە ئەمە دیێنتەڵ میرەرە میرەرێکی بچووکایانێکی بچووکە پزیشک بەکارێنێ بۆ بینینی وردەکاریەکانی ناو دەم و سەر ڕووی دانەکان ئەمەش ئەوە بوو کە پێم وتن پرۆبی پێوترێ کوردیەکە توانین بڵین قولاپێکە ئێمە بەکاری ئێنین بۆ فەحسی ددانەکە بزانین کلۆر بووە یا کلۆر نەبووە لەمای ئەمە توانین ئەومان بۆ دەرکێ ئەو دانە کلۆرە ئەگەر کاکەش دانی تری هەبێ کلۆر نەبێت توانین ڕوونی بکەینەوە کە ئەم دانە کلۆرە لەگەڵ دانێکی کە کلۆرە و ڕەنگیشی گۆڕاوە جیاوازی بووەکەین دەمکەرەوە گیانی من ئێستا ئەمە سەیرێکی ئەم دانەی بکەین بەڕێزیان دانەکەیان زۆر وازەح دیارە زۆر ڕازەح دانەکەیان ڕەش بووە کلۆری ئەیگرێت کە قولاپەکەی لێ ئەین ئێمە ئەیگرێت کەواتە ئەم دانەی کلۆری ئەمە بە پشکنینی بەڕێستان ینی وەکو پزیشک وە بە چاویش دیارە نەخۆش توانێت هەستی پێ بکانی بەشێکی زۆری کلۆر بوو ڕەش بووە ئەگەر سێرێکی بۆ نمونە دانێکی کەی جەنابیان کەین بۆ نمونە ئەم دانیان سێرەکەی شێوەی دانەکەی سپیە هیچ قولاپەکە بەڵێ هیچ قولاپەکە نایگرێ ئەگەر سێری بکەین قولاپەکە بە هیچ جۆرێک نایگرێت کەواتە ئەمە کلۆری نیە بەڵام ئەگەر سێریکەی ڕەنگی زەردی و ڕەشیشی پێوە ئەمە گەڕێتەوە بۆ پێوترێ ستین ینی بۆیە ئەمە گەڕێتەوە بۆ ئەوە ئەم ستێنە لەوانەیە
ستینی چابێ کاکە جگەرەکێشی جگەرەکێژنی بەس چاوشت زۆرە خۆیەوە نیە ئەمە لەوانەیە بگەڕێتەوە بۆ چاو ئەو ڕنگانەتی هەیە بەڵام هیچ کلۆریەشی نییە لەبەرەوەی ماتوانین بەم پشکنینە جیاوازی دانی کلۆرەوە بوو لەگەڵ دانی نەکلۆر ساخ جیا بکەین. کاک دکتۆر کاتێک نەخۆشێک شێتە لاتان و وتمان لە ماڵەوە ئەتوانێت خۆی کۆمەڵێک پشکنین بۆ خۆی ئەنجامبات و بزانێک ئایادانەکەی کلۆرە یان کلۆر نییە بەڵام ئەو حاڵەتیان کە 100% پشتی پێبەسترێ تاوان ڕووکردنەوەکانی جەنابتانە ئایا کە لە پاش ئەوەی ئەم نەخۆشە ئێوە پشکنینتان بۆ کردوون دەرچوو کە هەوکردنی کلۆربوونی دانەکانی هەیە ئا پێویستە چی بۆ بکرێت وەکو کلۆری کە دوای پشکنینی بۆ بکەیت ئەگەر کلۆریەکە سەدحی بوو ڕاستەوخۆ دەتوانی کاری بۆ بکەیت و کلۆریەکەی بۆ پڕکەیتەوە و ئەگەر بە شێوەیەکی قوڵ کلۆریەکەی بڵاو بێت چونکە چەند جۆرێکی کلۆریمانەیە کلۆر هەیە تەنها لە مادەی ئاجی دانەکەی هەیە ئەو پڕ دەکرێتەوە جاری وای مادەی ئاش تێپەڕێنێت دەچێتە چینی ژێرتر پێوتێت دێنتین کە ئەو چینەی ژێرتری تێپەڕان ئەبێتە هۆی ئەوەی کاگاتە سەر دەماری دانەکە باشەکەوەکو خەڵک پێڵێ عسەبی دانەکەی ئەوە لەو حاڵەتایتر نەخۆش ئازاری بۆیێت و پەناباتە نەخێر لە حاڵی یەک پێ دەڵم ئەگە پەناباتە بەر پزیشکی ددان لە حاڵەتی یەکەما کە نەگەشتۆتە دەماری دانەکە زۆر ئاسایی پڕ ئەکرێتەوە و کێشێنی ئەمە زیاتر ئەو کەسانی کە ئازار زۆریان بۆ نیانێ ڕووەکەنە پزیشکی دانم حاڵەتیان هەیە یەت بۆ چێکین و سێری پشکنینێکی ئاسایی سێرەکەی پێڵێ ئەمدانە و ئەمدانەت کلۆرە ئەڵێ بۆم پڕکەرەوە پێشەوەی تووشی ئەوە ببم تووشی ئازار ببم بەڵام کە چوویە سەر دەماری دانەکە کارێکی تری پێوە دەکرێت پێوتێ ڕوت کەناڵ تریتمنت یعنی RCT ئەوە بە شێوەی هین بۆ یەکەین بە دەماری بۆ ئەڤڕین ئێساژ خۆشببختانە دەماربڕین زۆر پێشکەوتووە بە ئامێری جاران هەر بەدەست ئەکرا ئێستا ئامێری تایبەتیش بە دەماربڕینمان هەیە کە پێوتێت ڕۆتەری دیڤایس بە جیهازی ڕۆتەری دەماربڕینەکەی بۆ ئەوکەین دوای دەمارەکەمان بۆ دەرهێنا ئەو کەناڵی دانەکە ڕەگی دانەکە دەماری تیان نامێنێ کە دەماری تیانەمان نەخۆش لە ئازار نەجاتی ئەبێ و پاشان دەماری دانەکەی بۆ پڕەکەیتەوە و پاشان دانەکەشی بۆ پڕەکەیتەوە بەم پرۆسیجەرە توانین بڵین دانەکەمان هێشتەوە و چارەسەری ئازارەکەشمان کرد. کاک دکتۆر دانێک هەیە نەتوانێت پڕ بکرێتەوە ینی لە هەموو حاڵەتەکانە ئێوە دانەکان هەر پڕەکەنەوە ئێمە هەموو دانەکان پڕ ئەەکەینەوە بەڵام بەعزی حاڵەت هەیە بۆ نمونە نەخۆش چەند حاڵەتێکە یەک لەوانە نەخۆشەکەیت پێشتر پڕکراونەوەی بۆ کراوە دەماربڕینی بۆ کراوە لە دوای هەموو ئەمانش ئازاری توژە بێ بۆ نمونە ئێسقانی ژێر ڕەگی دانەکە تووشی هەوکردن بووە تووشی ئیلتیهاب بووە تر چارەسەری نەماوە دوای ئەوە پەنا ئەبین نەبەر ئەوەی تر ئەبێ پێویستە ئەو دانەی بۆ بکێشرێ تێگەی یان حاڵەت هەیە بۆ من حاڵەتی حادیسەیە دانەکەی ساغە بەڵام دانەکەی شکاوە لە ئێسقانەکەی جیابەتەوە لە پووکی جیابەتەوە ئەمە هەر پێویستی بە کێشان هەیە بۆ نمونە نەخۆشمان هەیە هەر هاتشۆمانەکە کە زۆر بەڕاستی ناخۆشە و سیرەکەی دانەکەی ساغە هیچ کێشەیەکی نیە بەڵام بەهۆی نەخۆشیە درێژخایەنەکانی وەکو شەکرە یەکێکە لەو نەخۆشیە باوانە پووکیەکان مقاومەی کەمە بێتەوە ئێسقان پووکێتەوە دانەکانی ئەکەونە جوڵە و پێویستە ئەو دانانە بکێشرێ. لە پاش کێشانی دانەکانمان شوێنیش بەتاڵ جێ ئەمێنێ لەم شوێنەی ددانەیە کاکتۆر ئەم شوێنە بەتاڵیە چۆن چارەسەرەکرێ ئایا پێویستە چارەسەر بکرێ بێگومان بۆ پرسیاری یەکەمیان بۆ پڕکردنەوەی شوێنە کێشراوەکان ئێمە چەند ڕێگایەکمان هەیە یەکێک لەو ڕێگانە کە بەکارێنین دروستکردنی ددانی جوڵاوە تر ئادانێ بێ تا هەموو دانەکانی کە پێی دەوتێت تاقم ئەم دانە جوڵاوە بە جۆرێک بۆی دەکرێت بەس لە شوێنی دانە نەماوەکە یان دانە لە کێشراوەکە دا ئەنرێتەوە و بەڵام بە شێوەی جوڵاو نەخۆش دەتوانێت بێنێتە دەرەوە و دەتوانێت لاشی بەری ئەمە خاڵێکیان دانی نەخۆشیە زۆرینەی حەزناکە دانەکەی بجوڵێ تایبەتی دانەکەی پێشۆڵە من لە کاتی قسەکردنە یەتە دەرەوە ئەجوڵێ ناشرینە خواردنی تێچی بەم شێوەیە هەر یەکە و گلەیەکی لێ هەیە بۆیە پەنابینە بەر ڕێگای دووەم کەویش دروستکردنی دانەکەیتی بە شێوەی جێگیر کە خەڵک پێوتەیە کیف و پرد و جسر و ئەمانەی لە ناو خەڵکا باوە بە شێوەی سابت بە سوود وەرگرتن لە دانەکانی ئەم لاو ئەو لای کە وەکو ڕەبتێک بەکار ئەهێنرێت لەسەری ئەبەستینەوە ئەوەش بە شێوەیەکی کە وە خۆشببختانە ئێستا لە زانستی تازەی پزیشکی دداندا چاندنی ددان هەیە
کە زەر مەشهورە لە ناو خەڵکە دێنتەڵ ئیمپلانت ئەوە پێویست ناکە ئێمە دانەکانی تەنیشتی وەکو ڕەبەت بەکاربێنین تەنیا لە شوێنی خۆی ئەم دانە ئەچێنینەوە ئەگەر ئەو کەسە گونجاو بوو بۆ چاندنی ددان ئەمە ئەو ڕێگەیانن کە ئەتوانین ئێمە دانەکانیان پێ دروستکەینەوە کە پێشتر کێشاومانن. کاکتۆر پێکاتی ئەم ددانە چێنراوانە هەرمادێک بێ ئاساییە نەخێر بێگومان جۆرەها توێژینەوە کراوە بۆ پێکاتی چاندنی ددان لە زرکۆن و کۆمەڵێک مادەی ترە بەزەوەی کە تا ئێستا ئەکسێپت کراوە قوبول کراوە و پەسەند کراوە لەگەڵ دان و لەگەڵ ئێسقان و لەگەڵ پوچی نەخۆشە یەک بگرێتەوە مادەی تایتنیەمە تیتانیۆمە ئەو مادەیە تەنیا توانای ئەوەی هەیە کە لەگەڵ ئێسقان و ئەمانەیەک بگرێتەوە بۆ ئەوەی چاندنی دانەکە ڕۆڵی خۆی ببینێ وەکو دانێکی لە دەستچوو کە پێشتر دانێکی ساغ بووە. ئایا کاکتۆر چاندنەوەی ددان بۆ هەموو نەخۆشێک پێویستە بکرێ بۆ هەموو نەخۆشێک پێویستە بکرێ بەڵێ کە دانێکی لە دەستچوو یەکێک لەو ڕێگەیانە هەیە بۆ جێگرتنەوەی ددانەکە وەکو پێشتر ئاماژەم پێەیە و ئەو بەڵام شەر نییە چاندنی ددان بۆ هەموو نەخۆشیە بکرێ بۆ نمونە ئەو نەخۆشانەی کە نەخۆشی درێژخانی وەکو شەکرەیان هەیە کێشەیەیان ئەو بۆ دروست دەبێت ئەگەر چاندنی دانیان بۆ بکەیت بەڵام ئێستا خۆشبەخشانە ساڵانە توێژینەوەی زۆر لەسەر ئەوە ئەکرێ و گەشتونەتە ڕادەیەک ئەگەر ئەو کەسە نەخۆشی درێژخانەکانی وەکو شەکری هەبێ لە ماوەی چاندنی دانەکانە کۆنتترۆلێکی تەواوەتی بکرێ ئەگەری سەرکەوتویی چاندنی ددانەکەی باشتر دەبێ لەوەی کە بڵین هەر بۆی ناکرێ بەڵام ئەوانەی کە نەخۆشی شەکران هەیە تا ئێستا بەڕاستی چاندنی ددان یەکلا نەبووەوە بۆ ئەوی سەرکەوتو بێ بۆ ئەوانەکەی بۆیان نەکرێت. زاراوەیەک هەیە کلسی ددانەکان ڕنگۆڕینی ددانەکان پیسبوونی ددانەکان زۆر باوە و هەموو تاکەکانی کۆمەڵگە ئاشنان بەم زاراوێ ئایا کاکتۆر ئەتوانین بزانین کلسی ددان چییە؟ کلسی ددان هەموو نەخۆشێک کە کلسی ددان توانین بڵین چیمەنتوێ ددان زۆر ئاساییە توانین تەرجمەیەکەین بۆ ئەویانی کە دانەکانمان پیسی لە خۆی دەگرێ پاژماوەی خواردن لە خۆی دەگرێ لە دوای 24 سعات نەشۆردنی و پیسڕاگررتنی بە یارمەتی لیک و مایکرۆ ئۆرگانیزمانە ئەو میکرۆبانەی کە لە ناو دەمان کە میکرۆبی ئاسایی و نەئاساییشیان تێکەڵ دەبێت لەبەر ئەوەی دەمودانی بە شێوەیەکی زانستیانە و پاک ڕاگ نەگرتووە بۆیە ئەم تەبەخێک دروست دەبێت تەبەخێکی تا ڕادەیەک ڕق نییە دەتوانێت بە فڵچە لا ببرێت کە پێ درێت پڵک ئەم پڵەکە دوای ئەوە بە یارمەتی لیک و ئەو میکرۆبانە ئەگەر نەشۆرێ و بە فڵچە لێ نەکرێتەوە ڕق دەبێ و پێوترێت کلس یان چیمەنتۆی ددان بەو شێوەیە کلسەکە دروست دەبێ و ئەم کلیسەش دوای کۆمەڵی کێشەی تر دروستەکە ئەگەر نەخۆشەکە فریای نەکەوێت لەوانە دەبێت هۆی هەوکردنی پووک لە هەوکردنی پووکەوە دەبێت هۆی خواردنی پووک لە خواردنی پووکەوە دەبێت هۆی ئەگاتە ئێسکەکانمان ئێسکەکانیشمانەخوا بۆیە دەبینیت زۆرێک هاتوچۆمان دەکەن ئەڵێ دکتۆر من دانەکەم هیچی نییە بەس بۆ ئەلەقەیە بۆ ئەجوڵێ لەبەر ئەوە کلس بووەتە هۆکاری خواردنی پووکەکەی و پاشان ئێسقانەکەی و دانەکەش بەداخەوە ساغە بەڵام ناچارین بۆی لابەرین یا بۆی بکەشین. هەوکردنی پووکەکان ئایا هەوکردنی پووک چییە؟ هەوکردنی پووک وەک ئاماژەم پێەیە هۆکارەکانی هۆکاری سەرەکی کلسە نەشتنی ددانەکانە بە شێوەیەکی زانستی بە شێوەیەکی ڕێکوپێک و خزمەت نەکردنی ددانەکانە ئەمە ئەگەر نەخۆشێک بتوانێت ددانەکانی خزمەت بکات لە ماوەی 24 سعات تەنیا بۆ جارێکیش بێ زۆر بە دوور دەبێت لە هەوکردنی پووک زۆر لە کێشەی تری ددانەکان دوور دەکەوێتەوە هەوکردنی پووک ئەوە هۆکارەتی هەندێک هۆکاری کەشەیە شەر نییە هەر کەلس ببێتە دروستبوونی و هەوکردنی پووکەکان بۆ نمونە ئەو بڵین دووگیان بوون حاڵەتێکە پووکەکان دەبێت بۆهۆی تێکچوونی هۆرمۆناتەوە بەرزونزمی هۆرمۆناتەوە لەوانەیە پووکەکان هەو بکەن بەڵام ئەمانە کاتین باش دەبنەوە دوایی لەگەڵ ڕێکبوونەوەی هۆرمۆنەکانی جسمە هەندێک وەرگرتنی هەندێک جۆری دەرمان بە هەمان شێوە ڕۆڵێکی هەیە لەسەر هەوکردنی بووکەکان بەڵام سەبەبی ڕئیسی هۆکاری سەرەکی بریتیە لەوەی کە کلسی ددانەکان هۆکارێکە کە دەبێت ئەوەی هەوکردنی پووک. بۆ ڕێگەگرتن هەم لە هەوکردنی پووک و هەم ئەو دیمەنە ناشرینەی کە ئەم کلسی ددانەوە ئەم گۆڕانی ڕەنگە لە نێو ددانەکانمانە ئەی بەخشێ پێمان چ ڕێگەیەک هەیە بۆ چارەسەرکردن ئاسپیکردنەوە ڕێگەی چارەسەری تەواوە بۆ ئەم
کێشەی ددانە وەک ئاماژەم بێدا گرنگترین ڕێگە نەخۆش خۆی بیکا پێویستی بە پزیشک نییە. یعنی ئەگەر نەخۆش ڕۆژانە بتوانێت وەک وتم لە ماوەی 24 ساعتە یان لە دوای ناخواردنەکانە دەمودانی خزمەت بکات ئەم کلسە دروست نابێ. ئەمە خاڵی یەکەم کە هیوادارم هەموو کەسێک بیکە بۆی پێویستی بە پزیشک نەبێت. خاڵی دووەم کە دروست بوو دەبێت پزیشک بۆی لابرێت چونکە تەنیا پزیشک دەتوانێت ئەو کلسە لە پوکەکانی لابرێ و هەڵی بگرێ. ئەمە خاڵێکی کە و ئەماش دوای ئەوە کلسەکان لا ئەبرێ بە ڕێگای خۆی پاشان دەخرێتە سەر دەمشۆری پزیشکی و کۆمەڵێک دەرمان بۆ ئەوەی ئەم پوکەی ئیسیفادەی لێ بکات ئیلتیهابی پوکەکە و پوکە سۆی پێ ئەوترێ نەمێنێ بە تەواوەتی دەکرێتە ژێر چاودیرەوە بۆ جۆری کە دکتۆرەکە پێ دەڵێەوە نەخۆش کە گەڕایەوە ئێمە زۆر دڵنیاین ئەگەر بەکاری هێنابێ بۆ ئامۆژگارێنی یاومانەتی هەوکردنی پوکەکەی چاک دەبێت بەڵام دەبێت دوای ئەوە بەردەوام بێ لەسەر ئەو ڕێگەیانەی کە ئێمە پێ دەڵێن ئەیکینا کلسەکە دروست دەبێت چکە ڕۆژانە ئێمە خواردن نەخۆینیان کەواتە هەر دروست دەبێتەوەوانێ و پێویستە ئێمە خۆمان پارێزین و لە پاش ئەوش ئەگەر بۆمان دروست بوو ئەم کەیسە ئەتوانین سەردانی پزیشکە بە ڕێزەکان بکەین و بە کردارێکی پێما بێ ئاسانە چارەسەرەکرێت. هیچ کێشەیەکی نییە و هیچ ڕێگایەکی تابڵی ئاسانەوە تەن ڕێگایەکی تابڵی هەستێکی خۆشیش بە نەخۆشەیە چونکە دەمی پاگە بێتەوە بۆنی دەمی نامێنێت کۆمەڵێک شتێکی هەیە لە دەمیە ڕێگە ئەگرێت لە گرتنی زیاتری میکرۆبەکان لە ناو دەمیە بۆ ئەوی لە ناو دەمیە تەشەنە نەکەن یان لەبەرەوە ئامۆژگاریان دەکەین هەتا دەتوانن خۆیان پاکیکەنەوە پێویستیان بە پزیشک نەبێت پێویستیان بە پزیشکە بوو لای پزیشک پاکیکەنەوە ئامۆژگاری پزیشک و چۆنێتی شوشتنی زانستیانەی ددانەکان وەرگن بۆ ئەوەی دوای ئەوە جارێکە هەر پێویستیان بە پزیشکی دیان نەبێت. بەم شێوە هاتینە کۆتایی ئەم بڕگەیەمان زۆر سپاسی زۆربارەز دکتۆر ماردین عوسمانەکەین کۆمەڵێک زانیاری زۆر باشی گەیاندە هاوڵاتیانمان کۆمەڵێک هوشیاری بۆ خەڵکانی خۆشەویستمان زۆر سپاس دەکەین کاکتۆر هیوامان باشترین تەندروستی ئەوەی. تەواوی بابەتەکانی ئەم جارەی SP هەڵفمان پێشکەشکردن ددانەکانتان بپارێزن و ئاگاداریان بن بۆ ئەوەی تاتە منێکی درێژ لەگەڵتان بمێنەوە هەر ساخ و تەندروست بن.